سڵاوتان لێبێت بینەرانی تەلەڤیزیۆنی NRT لە هەر کوێیەکی ئەم دنیا بن ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش پێخۆشحاڵم پێتان دەگەمەوە لە ئەڵلقەیەکی تری بەرنامەی بەکراوەیی. بەرنامەی بەکراوەی ئەمڕۆ قسە لە سەر پێگەی ژن لە شەریعەتی ئیسلامیە دەکا ئەم بابەتە کە قسە و جەدەلێکی زۆر هەڵدەگرێ. ئەمڕۆ ئێمە زۆر بەکراوەیی لە چەند تەوەرێک و لە چەند ڕەهەندێکی جیاوازەوە قسەی لێ دەکەین بە میوانداری هەرێک لە بەڕێزان مامۆستا مەهدی قادر، مامۆستای پەیمانگای زانستە ئیسلامیەکان، خاتو ئەمیر حەسەن عەبدوڵڵا، ئەندامی داواکاری گشتی سلێمانی و هەروەها چالاکوان لە بواری مافی مرۆڤ و ماف و ئازادەکانی ژنان، خاتو وەزیرە محەممەد ئەندامی سەرکردایەتی عەفو ئەندامی سکرتاریەتی ڕێکخراوی خوشکانی کۆمەڵی ئیسلامی، هەروەها خاتو نازەنین ساڵح ئەندامی دەستەی باڵای کۆمیتەی داکۆکی لە مافەکانی ژنانی عێراق لە سوید و هەروەها ئەندامی سنتەری نینا لە سوید زۆر بەگەرم بە خێراتنتان ئەەکەم، هەروەها بەگەرم بە خێراتنی میوانەکانی تری ستۆدیۆشم ئەەکەم کە دواتر لە تەوەرێکی بەرنامەکەدا بواریان بۆ ئەڕەخسێنین بەشداری بکەن بە کۆمنت و پرسیارەکانیان. مامۆستا مەهدی سەرەتا دێمە لای جەنابێ دەڵێن گوایە النساء ناقصات عقل ودين وميراث وشهادة. لە کاتێکدا خوا لە قورئانە هاتووەکەوە لە ڕووی سەواب و عیقابەوە یەکسانی بەرجەستە کردو لە نێوان ژن و پیاوە، ئێوە ڕاتان چییە؟ بەڵێ بەناوی خوای گەورە میهرەبان، سەرەتا زۆر سپاس بۆم دەرفەتە، منیش بە خێراتنی هەم میوانەکان و هەموو ئامادەبوانی ئەم ستۆدیۆیەکەم. لە ڕاستیە لە شتێکی زۆر جزئیەوە دەستی پێکەوی نووسخان کە زۆر ئەتوان بڵێم هامیشیە، بەڵام لەوانەیە لە خەڵک زۆر قسەی لەسەرکە پرسیارێکە کە خەڵک زۆر قسەی لەسەرکە کاڵین النساء ناقصات عقل ودين من ئەوشم بۆ زیاد کردووە ومیرات وشەهادە. لە ڕاستیە من حەزەکەم سەرەتا لێوە دەست پێ بکەم خوای گەورە یان قورئانی پیرۆزیان با بڵێن فکری ئیسلامی بەگشتی لەگەڵ ئافرەتە یا لەگەڵ پیاوە ڕێگەزەکان جیا ناکاتەوە سەرەتا. ینی ئێمە مەبدەئێکی کولیمان هەیە لە قورئانی پیرۆزە مامەڵە لەگەڵ ئافرەت و پیاوە وەکو مرۆڤەکە، یعنی مرۆڤبوون سەنتەرە، مرۆڤبوون سەنتەرە لە ئیسلامە، نافرەت بوون سەنتەرە یا ژنبوون سەنتەرە نە پیاو بوون، یانەوەی کە پێوترێ ژن سالار بێ یا پیاو سالار بێ. ئێمە لە ئیسلام ئەم دوو مستەڵەح هەمان نیە بەڕاستی، یعنی مرۆڤبوون لە ئیسلامە سەنتەرە. باشە هەموو ئەو بنەما ئاساسیانی کە هەیە لە دینە پیا و ژن بەرامبەر یەکسانە، ئەمەش یاسایەکی کێیە، یعنی ئەم قسانە لە خۆمانەوە ناکەین. یعنی وەکو لە چیا یەکسانن؟ بەڵێ هەموو ئەوانەی کە بۆ نمونە لە مرۆڤ بوونە یەکسانن، کەواتە یعنی هیچ کەسێک بۆی نییە بڵێ وەڵا پیاو باشترە لە ژن یا ژن باشترە لە پیاو. ئەمە زۆر گرنگە. ئێستا لەوانەیە لە کۆمەلگایە لە کۆمەلگەی مایە لە کۆمەلگی تر قسە لەسەر بکرێ کە پیاو باشترێکە لە ژن، یعنی ڕێگەزەکەی باشترێکە. ئەمە کە لە سەدەکانی ناوەڕاستە لە ئەوروپا وا بووە، یعنی پیاو باشترە لە ژن لە هەموو ڕوویەکەوە. ئەگەر پیاو قسەی کرد نابێ ژن قسە بکات. ئەی بۆ لە ڕووی میراتیەوە ئەو مامەڵەی نەکردووە. من حەزەکەم یەمە سەرەوە بەسەر لە ڕووی میراتیەوە بەڕاستی لە ئیسلامە ئەسڵ بە هەمان شێوە ئەسڵ لە میراتیدا بریتە لە یەکسانی لە نێوان ژن و پیاوە لە ئەسڵە بەڵێ توانم ڕوونیکەمەوە. خوای گەورە لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ لەبارەی میراتەوە حەزەکەم ئەفەرمێ للرجال نصيب مما اكتسبوا وللنساء نصيب مما اكتسبنا وأصلا وللرجال حظ الأنثيين. باشا أسمسر أوا باشا أما باز لتيا باز لا يكسانية باشا للرجال نصيب مما ترك الوالدان والأقربون. أما ياتيش كي باس ميراتا يعني جنان بيوان بويان أو أويك بزي أمين اللي ميرات قريك يانوا باشا بۆیان هەیە وە بە هەمان شێوە. بەڵام یێتە سەر حاڵەتی وردکردنەوە مفرەدەکان بە نسبەت کەسەکانەوە. ئێمە حاڵەتمان هەیە، بەڵێ حاڵەتمان هەیە پیاو لە ژن زیاترە بە، حاڵەتمان هەیە هەردووکیان وەکو یەکەی بن، حاڵەتمان هەیە ژن لە پیاو زیاترێ بە بۆ دڕوونەکەمەوە. حاڵەتی یەکەم کە پیاو ژن وەکو یەکەی بن بۆ نمونە، ینی کێشەکە لەوەدا نییە کە ئەمە ژنە ئەوەش پیاوە، کێشەکە لەوەدا نییە. میرات زیاتر پەیوەندی بە چێەوەی پەیوەندی بە نەفەقاتەوەی بە مەصاریفەوەیە، چێ زیاتر سەرف بکات ئەوە زیاتر وەرئەگرێ، پەیوەندی بەوە هەیە. یەکەم
لەو حاڵەتەیە کە ژنوب بۆ نمونە ژنوب پیا و لێک یعنی مەبەست پیا و لەبەرەوەی زیاتر مەصرفی ماڵە کێشێ ئەی باشە ئەمە ئەگونجێ بۆ سەردەمی ئیستا هەرچی باشە پێم خۆشە یەک لەسەر قسەکان بڕین حاڵەتی یەکەمێ بۆ نمونە کە ژنوب پیا و هەردووچیان وەکو یەک وەرەگرێت بۆ نمونە ئێمە شتێکمان پێ جەد و جەددا یعنی باپیر و داپیر هەردووچیان یەک لەسەر شەش وەرەگرن هەردووچیان یعنی ئێمە کاتە حاڵەتەکە پەیوەندی بە ژن و پیاوە نیە حاڵەتی چکەمان هەیە ئێمە چەندین نمونەمان کە پێ لە میراتە پێوترین مەسئلەمان هەیە بۆ نمونە حەزەکەم هەر بە نمونە پێتی بڵێم حاڵەت هەیە بۆ نمونە ئەڵێ ژنێک ئەمرێت باشە ئەمە لەم حاڵەتەیە ژن زیاتر ئەبە نەکو پیاوێک ئەمرێ دوو کچی هەیە باشە دوو کچەکە دوو لەسەر سێ ئەبەن براکەی هیچ نابە برای پیاوەکە هیچ نابە ژنەکە یەک لەسەر هەژەبە یان ژنێک ئەمرێ لە دوای خۆی ئەمە دوای توانی تحقیقی لە بکە لەم قسەی من مێردەکە یەک لەسەر دووە بە باشە مێردەکە یەک لەسەر دووە بە دایکی یەک لەسەر شەش ئەبە دوو برای هەیە یعنی ئەم ژنە کە مردووە دوو برای هەیە یەک لەسەر شەش ئەبن یەک خوشکی دایکی هەیە یەک لەسەر شەش ئەبە دوو برای یەک لەسەر شەش ئەبن یەک خوشکی دایکی یەک لەسەر شەش ئەبە کەواتە لێرە زیاتر ئەبە کەواتە حاڵەتەکە پەیوەندی بە چیەوەیە پەیوەندی بە مەصاریفەوەیە حەزەکەم ئەگەر ڕێگەم بە شتێکی کەش ڕوون کەمەوە باشە ئەتوانم سەبارەت بەمە بچمە لای ئەمیرەخان و دوایی هەڵبەتەوە و جەناب بفەرمووت ئەو مەوزوعە لە ڕەنگە زیاتری شەڵگرێت ئەمیرەخان ئەتوانێت ئەمەوێ لە ڕووی یاساکانی کە کاری پێ ئەکرێت لە عێراق و لە کوردستانە تیشک بخەیتە سەر ئەو مەوزوعە تا چەندێک ئینسافی تیا بۆ ژن تا چەندێک یاساکان قەرەبووی ژنیان کردوتەوە بڵێ لە ڕووی یاساییەوە هیچ ئیشارەتی نییە بۆ ئەوەی کە بۆ ئەم مەقولەی جەنابە کە باسی کرد ئایا حەدیث بێ یان ئەمە بیرۆکەی کۆمەڵگا بێ لەسەر ژن کە ناقصات العقل وە یان دین بن ئەمە لە هیچ یاسایەکە ئیشارەت بەمە نایە بەڵکو یاساکان بەگشتی کە لەسەر ڕێچکەی دەستورەکانەوە دابەزیون بە یەکسانی دابەزیون لە ئەرک و مافەکانە ژن و پیا وەک مرۆڤ سەیرەکە لە زۆرترین شتەکانە یەکسانین هەندێ جار لە بەعزێ بوارە مافی ژنی کەم کردوێتەوە ئەویش بە یاسای تایبەت ئەوش حکمەی خۆی هەیە وەکوچی ئەگەر بتوانین نمونە بۆ ئێستا لەوە یەینە سەرەوە یعنی وتم ئەوەڵجار یەکسانیە دوایی یەینە سەر ئەوەی کە هەندێ جار کە بە یاسا مافی ژنی لە هەندێ بوارە کەم کردوێتەوە وەکو شەهادەت و میرات هەر خۆی لێرە ئەمانە مرتبطن بەیەکەوە لە میراتە قاعدە عامەکە ئەوە للرجال مثل حظ الأنثيين ئەگەر بینە سەر دەرەجەیەکەکان بۆ ژنومێر یان کە مناڵەکان لە دایک و باوکیانەوە مەسەلەن خوشک و برایەک کە دایک و باوکیان میراتی بەجێڵن کچەکە کەمتر وەرەگرێ لە کوڕەکە یان ئەو دوو ئۆنەی وەرەگرێ یان ژنێک لە مێردەکەی دیسانەوە عینەشت ئەمە لەسەر بۆچی لێرەیە بە یاسایەکی یعنی بەدەرە لە قاعدە یەکسانەکە بە یاسایەکی تایبەت هاتووە ئەویش چووکە لەسەر ئەوەی یاسای باری کەسێتی لەسەر ئەساسی شریعەتی ئیسلامی داڕێژراوە و شریعەتی ئیسلامی لە مەسەلەی میراتە ئاەتێکی قەطعی هەیە ئەو ئاەتی کە ئەڵێ للرجال مثل حظ الأنثيين دابراوە بە هیچ شێوەیە قابل نییە بۆی ئیجتیهادی تیا بکرێ ئەوە لەوە هاتووە لە شەهادەتە طبعا بە قیاس هاتووە شەهادەت لەبەرەوەی لە سەردەمانی زواژنان کاری ئابووریان نەکردو نەچوونەتە ناو بازارەوە ئەمانە ژن قیاسێک کراوە لەسەر ئەوی ئەگەر لە 50 دینار زیاتر بێت لە مەسەلەی قەرزا ئەبێ دوو ژن بیری یەکی بخەنەوە یعنی بە دوان شەهادەت ئەم قیاسە بەغڵەت هاتوۆ ناو مەسەلەی ئەحوالی شخصیەوە یعنی وا بۆ بە قیاسێکی ئەم بۆ هەموو مەسەلەکان شەهادەتی دوو ژن وەرگیراوە مقابلی یەک پیاو بەڵام ئێمە هاتین لە ئاخر چاکسازی لە یاسای باری کەسێتیە کە لە ساڵی 2010 کرا ئەو مەسەلەیە پاش گفتوگۆیەکی زۆری لەسەرکرا شەهادەتی ژن ئێستا یەکسان بۆتەوە لە مەسەلەی باری کەسێتیە ئەویش لەسەر بەستنی پەیمانی هاوسەرگیری هێشتا وەکو خۆی ژن ئینصافی تەواوی نەیراوەتە یعنی کە بە یەکسان بە پیاو ئێمە ئیسەبا زۆر نەچینە تەفاسیلی ترەوە ئەوانە هەمووی تەوەری ترە دوایی یەینە سەریان ئێمە لای وەزیرەخان ئەو پرسیاری کە لە مامۆستا مەهدیم کرد تۆ باوەڕت وایە ئێوە وەکو با بڵێن هەڵبەتە ئێمە لێرە ئەمانەوێت هاوسەنگیەک لە ڕاکانە وەرگرین بە شێوەیە کە ئێمە حوارێکی عقلانی بکەین باوەڕت وایە ئەو حەدیسە هەتا ئستەش یعنی با بڵێن هەتا ئستەش کاری پێ بکرێت کە ئەڵێن ئەنیسا و ناقصات و عقلین وەدین یعنی تۆ خۆت بە ناقسەزانی لەو ڕۆوە بەناوی خۆی گەورە و میهرەبان پێشەکی سوپاسانەکەم بۆ ئەم دەرفەتەکە بۆتان ڕەخساندین
کە ئەم بیر و ڕاجیاوازانە لێرە کۆ ببێتەوە ئینشاڵا بگەڕین بە دوای ڕێگە چارێکە. بێگومان وەکو مامۆستا ئاماژی پێدا من حەزمە کردتەوەری بابەتەکە کە لەسەر پێگەی ئافرەت بوو لە ئاینی پیرۆزی ئیسلامە لە تەورە ڕیسەکانەوە دەستمان پێ بکردایە ئەوەی کە جەنابەت دەستی پێ کردووە النساء ناقصات العقل والدين حديثێکی ضعیفە یعنی بڕۆشتی تایە بە دوای بەڵگەیەکی ئاەتە یاخود فەرمودەیەکی صحیحە ئەنجا بتێنایە تەوەری بەرنامەکە لە سەرداڕ ئێمە ئەو حەدیثێکی صحیح نییە ضعیفیشە و دوژمنانی ئاینی پیرۆزی ئیسلام باشەزانی ئەو حەدیثە صحیحەیان ئێمە علوم حەدیثمان هەیە لە علوم حەدیثە بابەکانی هەمووی جیا کردوێتەوە کام ئەوەی مامۆستا لەوانەیە معلوماتی زیاتریشی هەبێ حەدیثە صحیحەکان ئەوەی کە لە زمانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گێڕاوەتەوە ضعیفەکانی ژەوەی کە هەڵبەستراوە بەدەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جا ئەمە من وایە تێئەگەم و کە پرسیاریشم کرۆ بیستوشمە کە ئەمە حەدیثێکی ضعیفە بە دوژمنانی ئیسلام هاتوون بە ناوی زمانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم حەدیثیان ئیسارە پێ کردووە بۆ ئەوی ئافرەتان بکەن بە دوژمنی ئاینی پیرۆزی ئیسلام هەر لەو سەردەمەوە هەتاوەکو ئێستش کە ئیش لەسەر ئەم بەرنامە ئەکرێ ئەگەن ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە ڕزگارکەری هەموو چین و چینەکانی مرۆڤایەتی زین بەتایبەت چینی ئافرەتان چونکە پێش ئاینی پیرۆزی ئیسلام ئەو زوڵمەی کە لە ئافرەت کراوە لە هیچ چینەکانی ترا نەکراوە ئاینی پیرۆزی ئیسلام هات دەرگای ڕزگاری بەڕووی ئافرەتانە کردەوە ئێستا چۆن ئاینێک بەرنمەیە کەوا بەرنامی ژیانی ئینسانەکان بێت ئێستا دێت نوێنەرەکەی یاخود پێغەمبەرەکەی شتێک ئاماژە پێکە کە چینێکی هەرە زۆری کۆمەلگا نیگەران بکات بەڕاستی ئەوە حەدیثەکە ضعیفە مەوسوغ نییە لەبەرەوە ئیشیشی پێ ناکرێ تەنها ئەوەی بەڵگەیەکی ضعیفە بەدەست ئەو کەسانەوە لەسەر ئەوەشی کە باسی میرات کە یانی تەوەرەکان بە دوایە کە بڕۆشنای خۆشتر بوو ئێمە میرات خۆی پەروەردگار لە هیچ بابێکە زوڵمی لە ئافرەت و پیاو نەکردەوە و بیدایەت ئاماژەشە پێکرد کە ئافرەت و پیاو زۆربەی لە شتەکانە یەکسانن و بڕواشمان پێێت و خی گەورە بۆ شێوە دەیڕشتووە بەڵام ئێمە لە میراتە یەک ئاەت ئەهێنەوە بە نمونە بەڵام چەندەها ئاەتی ترمان هەیە کە ئافرەت زیاتر ئەبا لە پیاو ئێمە هەموو حاڵەتەکان کۆ بکەیتەوە لە 4 حاڵەتە ئافرەت کەمتری بەرەکەوێت لە پیاو لە 10 حاڵەتە ئافرەت زیاتری بەرەکەوێت ئەی بۆ ئەو 4 حاڵەتە هەبێ يعني ئەو 4 حاڵەتە تۆ بە یعنی بەچی پێناسی بۆ ئەو 10 حاڵەتە هەبێت کە ئافرەت زۆرتر بەرێ لە پیاو بۆ ئەویان باز باشە یعنی بۆچی یەکسانی نەبێت نە بۆ ئەو 10 حاڵەتی کە تۆ ئێستا ئافرەت لە کۆمەلگای ئێمە ئێستا بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام ئەگەر هەر لە سەرەتاوە پیادە بکرا لە ناو کۆمەلگاکانە ڕۆژگار بەم ڕۆژگاری لێنە ئاهات ئێمەوە تا کێشەی ئیمڕۆمان تەنها ئەوە نێ ئافرەت کەمتر بەرێ لە پیاو لە ڕۆژگاری ئەمڕۆیە زوڵم لە ئافرەتێکری ئەو کەمەشی پێ نادرێت کە خۆی گەورە پێڕەوا بینیوە وانە ئەوەی کە ئێستا تۆ بۆ نمونە دایک و باوکێکەوە فا دەکەن مناڵەکانیان لە دوای جێمێنێ لە زۆربەی خێزانەکانە بۆ بە کێشەیەکی گەورە بە حکمی دیکتاتۆری یەن کوڕەکان بەشی خۆیان هەڵەگرن و خوشکەکانیان بێ بەشەکەن تێگەی بشتنە دادگا و بشنە یاسا سێکە یاساش بە حکمیەوەی کە یاسا سەروەرنی هیچ شتێکیان بۆ ناکرێت وە کێشەی کۆمەڵایەتیشی لێ ئەکەوێتەوە ئەگەر بێ داوای حەقی خۆی بکە کەوا بوو ئاینی پیرۆزی ئیسلام هەل لە سەرەتاوە کە بەرنامەی داڕشتووە خۆی گەورە کە خۆی ئینسانەکانی دروست کردو ئەجزانێت چۆن بەرنامی بۆ دابڕێژە چونکە خۆی دروستی کردووە ئەو بەرنامی بۆ نردوین کە ئێمە لەسەری بڕۆن و تەوەری ژیانمان لەسەر ئەو بەرنامە پیادە بکەین هەر کاتێ لەو بەرنامە لاماندا بێگومان کێشەی چەندەها کێشەی کۆمەڵاتی ڕوئاداکەوەکو ئێستا بەرپا بوو باشە نازەین خان ئەمەوێ سەبارەت بە و قسەکانی مامۆستا مەهدی و هەروەها ئەمیرەخان و وەزیرەخانیش ئەگەر تۆ بەگشتی کۆمنتێک هەبێت بەو پێیکەوە چالاکیوانی لە ڕێکخراوێک لە وڵاتی سوید لە ڕێکخراوی نینا بۆ داگۆکیکردن لە مافەکانی ژن ڕای ئێوە چییە سەبارەت بەم بەتایبەت ئێمە لەسەر تەوەری میرات قسەمان کرد ئەگەر تۆ هەچ کۆمنتێکە هەبێ بەڵێ منیش سەرەتا ڕاستی دەستخۆشی لە تۆکەم بۆ ئەم بەرنمەیەوە بەخێراتنی هەموو میوانانەی کە لێرەیە قساکەن و هەمووانەی کە ئامەدوان بەخێراتنی هەموو لایەکەکەم و سپاسانەکەم کە ڕێگەتاندام و بوو بەرنامە قەرار نەبوو من لێرە ببم بەڵام بەرحەڵە ئیجازەتاندام ڕاستی تۆ پرسیارەکەت لەسەر مەسلەی میرات بوو ئەگەر تۆ پرسیارەکەت ئەوەیە کە لای ئێمە چۆن ئەگوزەرەویە قەرارەیەکی بەس بە کورتی سەبارەت بە تێڕوانینی یاساکان لەوێ و دەگەڵ بە مقارنە لێرە ئێمە ئەوێ ئاماژەش بەوە بینکەوە ئێمە بنەمای یاساکان لێرە کە دەستورە یان دەستوری وڵات خاڵی حوتەمی کاڵێ بە پشتبەستن بە شریعەتی ئیسلام ئەم دەستورە دانراعنی هین یەکێکە لە خاڵە گرنگەکانجا بەڵەوە لێرە ئەوەیە کە
قوانينی ئەحوال شخصی وعقوبات لەسەر ئەساسی دین سەرچاوی گرتووە ئەو ئەگەر ئەوەیە قسە لەسەر ئەوێ بکەم ڕاستی لەوێ پێم وایە زۆربەی ئامادەبووان و خەڵکیش ئاگدارن لەوەی کە دین لە دەوڵەت جیایە و دین وەکو مەسلەیەکی زۆر خصوصی مەسلەیەکی زۆر تایبەتی ئینسانەکان تەماشا ئەکرێن و بوونی دین یانە بوونی دین حقیقی زۆر شخصی هەموو کەسێکە کەسیش هەیە ئەتایستە کەس هەیە دینی نیە هیچ دینێکی نییە و دین لە دەوڵەت جیایە لە پەروەردە لە هەموو شتێک جیاوازە وەکو مەسلەیەکی زۆر تایبەتی و شخصی تەماشا ئەکرێت بۆیە ڕاستی لەوێ مەسلەی قسەیەک نییە لەسەر باسێک نییە لەسەر ئەوەی کە ژن یا پیا و قسە لەسەر ئینسانە من وەکو ئینسانێک لەم مجتمعایم و هەر حق و حقوقێک کە ڕەفیقەکەی پەنادەستم کە پیاوە هەیەی منش هەمان حق و حقوقم هەیە قسەیەک لەسەر ئەمە نییە کە لەسەر ئەساسی جنس و جیابوونەوەی ئینسانەکان لەسەر ئەساسی ئەوەی کە ژنە یا پیاوە مەسلەی ئەمە باسێک نییە و بڕوای من مەسلەی بۆ ئێرەش دیارە قسەیە کە وتمان کە دین سەرچاوی زۆربەی یاساکانە ئەوە هەموو قانونەکانی ئەحوال شخصی و عقوبات من ڕاستی بەشێک لەم شتانم لێرە جۆلێ بوو وەکو مامۆستا مەهدی باسی کریا وەزیرەخان تا بەشێکیش ئەمیرەخان من نازانم پێم سیر بوو هەستم کرد تۆزە شتی تازەیە ئەمان باسێکن وەکوچی مەسلەی لە میراتکردن ئەم تەساهل و ئەم هەرەوەی وەزیرەخان وتی 6 حاڵەت هەیە و نازانمانە ئەمانە ئێمە پێشتر بەیەک و دانیشتین قسەمانە کرد لەسەرمە هەر میرات هەرەمە بووە تۆ دوو بەشی من نیو بەشی تۆم هەیە تۆ دوو بەشی منت هەیە بیا من و ڕەفیقە ژنەکەی پەنادەستم بەشێکی بەقەی تۆمان هەیە لە شایەتی دانیشە هەر ئەمە بووە تۆ ئەندامی دەستەی باڵای کۆمیتەی داکۆکی لە مافەکانی ژنانی عێراقی لە سوید ئێوە لەوێ هیچ یعنی لە کار و چالاکیەکانتانە کەم تا زۆر ئاماژەتان بەم شتانەی یاوەیە کارتان کردووە لەسەر با بڵین لە دەرەوە بەتیبار تۆ لە دەرەوە ئەژیت لەوەی کەوا هیچ ئیشێک بکەن بۆ گۆڕینی یاساکان لێرە دیارە من خۆم یەکێک بووم لەو کەسانەی کە هەڵسوڕاو بووم و مەسئولی سنتەری پارێزگاری ژنان بووم لە کوردستان و ئەندامی ڕێکخراوی سەربەخۆی ئافرەتان بووم پێشتر ئێمە هەم من و هەم یا ئێمە و زۆرێک لە ڕێکخراوەکانی تری ژنان کارمان بۆ مەسەلەیە کرد و حتمما ئێمە لەوێشەوە من خۆم بە کەسێکی دابڕاو لە مجتەمەع نازانم ئێستاش هەر ئەمە کۆمەڵگای منە منەگە کارێ بکەم لەوێش بۆ ئێرەی ئەەکەم و حتا لەوێش ئێمە زیاتر لەگەڵ ژنانی پەنابەرە با بڵین زیاتر ئەو سنتەر ئەوەیە کە هاوکاری ئەو ژناناکە کە کێشەی کۆمەڵایەتیان هەیە جا ئەکرێ لێدانیش بێت کە لەوێش هەیە باشە ناینە سەر ئەوانە بۆی زیاتر پەرتوبڵاوی نەکەینەوە من ئەمەوێ ئێستا ئەچمە سەر چەمکێکی تر ئێمە قسەمان لەسەر هەرچەنە زۆر بە خێرایی قسەمان لەسەر میراتی کرد ڕەنگە بەڵام من ئەمەوێ بچمە سەر چەمکی القوامە کە ئەڵێ لەهن مثل الذي عليهن بالمعروف وللرجال عليهن درجة أما كمن بويا أمام بدواي أو موضوعي ترى باس كرت لاني كم لاي من أشياء من غلط بم جريد راوي يكترن بلام دميما مساجان ولا مكوها قريب بدواي ناو بريتي كرت برزان دتشينا ناو بريتي كرتو تقرينا ولا